لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ هاوڵاتی کوردستان زۆر مەقبولە، ینی بەغداش دەبی چاوەک بۆ شتانەدا بخشێنەوە بیوێ ڕێکەوتنێک لەگەر کوردستان بکەوە. کوردستانش دەبی بۆ ئینتفاقانەی بەغدا ڕازی بی ئەگەر بیوێ هاوڵاتی کوردستان لەو بارودۆخە ڕزگار بکات. حکوومەتی عەبادی بەڕاست نازانم لەبەرەوەی ڕازگۆنینە لەگەر هاوڵاتیانی کورد، لەبەر ئەوەی هەموو جارێک فرتوفێرەچیان لە پێشە کە فێر لە هاوڵاتیانی کورد ئەکەن بە هەموو نەوعێک، هەجارێک ئۆین و بلحاتێک پەیدا ئەکەن کە فێر لە کورد ئەکەن، ئەمە بە ناوی موچەیە، بە ناوی لوزنەی نازانم چییە، واتە بەسەربردننی کات، واتە ڕابواردن. ئەمە بەشێکە لە ئەنفال، جۆرێکە لە دووبارە ئەنفالکردنەوە، هیچ فەرقی نییە. ئەوانە هەمووی بۆ مەرامی سیاسی و بۆ دووبارەکردنەوەی ئەنفالێک ترەکار وەکو چەند ئەنفالێک تریشمان دیتەوە و دەشی بینینەوە. بەجددی زیانێکی زۆر گەورەی بە کورد و بە کوردستان گەیاندووە و لەبارەی موچەوە و نەموچەمان ماوە نە ئیش و کار ماوە و بەجددی زیانێکی زۆر گەورەی کردوتە نێو کوردستان و هەرێمی کوردستان.